درێژەی بابەتەکە دەرسی یعنی چاپتەری 5 لێرەدا ئەمە سەرەتا باسێکی ئەو هاوکێشانە بکەین کە تا ئێستا دۆزیمانەتەوە پێشی باسم کردووە کۆمەڵی هاوکێشەمان دۆزیوەتەوە کە ئەمانە هاوکێشەکانی ماکسوێلن هەڵبەت بە ناتەواوی تەواوەکەی لە چاپتەری حوتا بینن یەکێکی ئەمەیە دایڤەرجنسی کە قانونی گەڵسا یەکێکی ئەمەیە کە ناوی نەنراوە بەڵام ئەمەش ناوێکی هەیە بە مەرجە تێرمێکی کە لێرەوە پێ زیاد بکرێت کە بیشتری نەویش قانی فارادەیە بەڵام جارێ فێرم ئێمە ئەمە ببێن ناوە ئەسێ بکەن یەکی ئەماش قایاسایەکی ترە کە هیچ ناوێکی نییە ئێمەش کە یاسایان پێرام چوار یاسا کە ئەبەت ناتەواون چونکە ئەمایان تێرمێکی کەی پێویستە ئەمەش تێرمێکی کەی پێویستە کە دوایی باسیەکەی لە چاپتەری حوتە ئەمانە بمێنڵێن ماکسوەل ئەکویشن لەگەڵ ئەمە هاوکێشی ترەکە هێزی لۆرەنس فۆرسا کە لەم چاپتەرە باسمان کرد لۆرەنس فۆرسا ئەمانە بنچینەی ناسینی سروشتن یعنی بڵێن ئەم هاوکێشانە تێڕوانینی ئێمەیان بە تەواوەتی بۆ سروشت بۆ عیلم بۆ هەموو شتێک گۆڕی و بۆ هۆیەوە کە تەکنۆلۆژیای ئیمڕۆ بێتە ئاراوە بارحاڵ ئەگەر تۆ سەیری ئەم هاوکێشە بکەی ئەم هاوکێشە دایڤەرجنسی بی یەکسانە بە سەفەر و ئەم هاوکێشێتر کە دایڤەرجنسی ئی یەکسانە بە ئەم ڕۆ ئەم دوو هاوکێشە مشابهەتیانەیە و جیاوازیشیانەیە ئەم سەریان وەک وەرە ئەم سەریان جیاوازە ئەمە پێمانەڵێ بارگەمان هەیە ئەمە پێمانەڵێ بارگەمان نییە مەلە بارگەی مەگنەتیک یعنی شتێک نییە بە ناوی مۆنۆپۆل شتێکمان نییە بە ناوی مۆنۆپۆل بەڵام ماناکەی هەر ئەوەیە بەڵحاڵ ئەگەر سێری ێرش بکەی ئەگەر تۆ چارجێکە هەبێ چارجێک پوین چارجێکە هەبێ ئێلکتریک فیلدەکەی وە شێوازە لە هەموو لایەکەوە دەرەچێ بەڵام بۆ وایەرێک کە هاوتاکەی ئەوە مەگنەتیک فیلد بەم شێوازەیە یعنی ئەگەر سیر بکەن لێرە مەگنەتیک فیلدەکەت بە شێوازەیە ینی ئەمە لە یەک دوورەکەونەوە ینی دایڤەرجەنسیەیە بەس لێرە لە یەک دوور ناکەونەوە سیرکە لە یەک دوور ناکەونەوە هاوتەری بیەک بەس لێرە لە یەک دوورەوە مانی دایڤەرجەنسیە بەس ئەمەیانی دایڤەرجەنسی نییە مانایەوەیە ماڵێ ئەو وەختە لە چاپتەری یەکانی هاوکێشەمان پێوتن ئەگەر کۆتایی چاپتەری یەکام هاوکێشەشتی بەنەشتی ئەوەمان باس کردگە بگەڕنەوە بۆی سەیری بکەنەوە خراپ نییە کاتێکە کێرلی ئی سفر بێ حتمما ئێمە فانکشێنێکمان هەبێ ئسکالەر فانکشێنێکمان هەبێت کە بەم شێوازە بە ئیەوە بەسرێتەوە یعنی ئی یەکسانە بە نیشانی ویکتەرگەری بچوە ئی یەکسانە بە ماینس گرادیەنتی وی و ئەگەر دایڤەرجەنسی بڵێن اینێکی سفر بێ وێکتەرە فانکشێنێ سفر بێ حتمما فانکشێنێکی کە تێ بەم شێوازە کە کێرلەکەی یەکسانە بەپی یعنی ئەمە نەتیجەی ئەمەیە ئەمەش نەتیجەی ئەمەیە توی ئەمە کامەمان هەبە حتمما ئەمانێ بەس ئەم ئاەت چیە مۆزەکەوەیە کاتێکەکەی ماڵێن دایڤەرجەنسی بی سفرە بی یەکسانە بە کێرلی ئەی کە ئەی پێڵەن ڤێکتەر پۆتەنشیاڵ فانکشێنەکە ئەو فانکشێنە چۆنە ئەم فانکشێنە ئەمەیرە ئەم ڤە ئەمە ئێلکترۆستاتیک پۆتەنشیاڵە ئەزانن چۆنە دۆزرێتەوە لە چاپتەری دووە بە تێروتەسەلی کارمان لەسەر کردووە بەس ئەی ئەمە چۆنە ئەم ئەیە چۆنە دۆزرێتەوە تەبعاً ئەمە بازانشین ئەم بە شێوازەکە کاتێکا ماڵێن بی یەکسانە بە کێرلی ئەی لە هەردوو لە کێڕ وەرگرینە بێ کێرلی ئەی یەکسان بێ بە میوجی کێرلی بی یەکسان بێ بە میوجی ئەوەی لێ کێرلی بی یەکسانە بە کێرلی لە جیاتی بیەوە دابنێ کێرلی ئەی ئەمەش ئەم هاوکێششمان هەیە کە لە چاپتەری یەکەوە لە جیاتی ئەوە دابنێ ئەمە یەکسانە بە میو زیرۆ جی ئێمە لە بۆ ئێلکترۆستاتیک پۆتەنشیاڵ ئەمەتوانی پۆتەنشیاڵ کۆنستانتێکی بێ زیاکەین هەمیشەوەمان هەیە بە زمانێکی مەتماتیکی تر هەر فانکشێنێک دەتوانی پێ زیاد بکەیت بە مەرجێ و فانکشێنە دایڤەرجەنس بڵێن گرادیەنتەکەی سفر بێ یعنی کۆنستان بێ ینی لێرە هەر ئەم گۆڕانکاریە لە ڤیابی لە ئیە هیچ گۆڕانکاریە ڕوونادا ئێمە ئەوەی کە کوانتیتیە و ینی بڵێن گرینگە بەلای ئێمە نەگۆڕێ ئێلکتریک فیلدەکەیە پۆتەنشیاڵەکە شتێکی یارمەتی دەرە
بمرجع يكنجارة أتواني هر كاريكي لغلاب كي كليرات أتواني potential يعني بولين كونستانتي كي بزياك أي سوارد بأي أتواني شي بولين سوارد بأي A اگر بكين بما A plus gradient لاندا لرش فانكشن كي طبعا سكاليرا gradient لاندا أي ويكتر A كله بمشي وازا بكورة اما كري زياد بكين بمرج كيرلي A كأكاتا B كيرلي شو B نابي قراني بسرا بي كيرلي A كأكاتا B كاتيكا كيرلي جراديانت تأثيري لسرنكا يعني ما هي تأثيري لسرنكا ما زاني كيرلي جراديانت كاتا صفر كوابو بي ببي قران أمينتوا كوابو تو تواني جراديانتي فانكشنك يا جراديانتي فانكشنك سكالر با فيكتور بوتنشال هميشه زياد بكي بمشي واسا اما تايرا اجي مدين تماشاكن ليرا ما كان الصفر اما طبعا بيان جيج سيمتري كتو ما تكل بالصفر يعني ولا دايفرجنس اسما ما نوي اي بدوزينو هنا دوزرتو بلا ما توانينا ما كاين بالصفر يعني دايفرجنس اي يكسان كاين بالصفر ماشي كأول ما نكر بالصفر هاو كيش كمان ساده بيتو كتم ماينس لابلاس يعني اي يكسانه بميوزيري جي او دار دوزينوي اي اسان ترى ملام سبزان كي توزق سلسله بكين we can set divergence a يكسان بالصفر كبيلان gauge symmetry يعني كنشي قراني كاري كي روسه يعني ما معناه شيء وطبعا توانينا بكين A يكسان كين ب A0 plus gradient لاندايك شو هيج قران اللي بيدرس ناكا أو كدايفرجنس A يكسان ب divergence A0 plus يعني مثلا divergence gradient ب لابلاسيان لاند أما ما نكريو بالصفر كوبو أما أويدتي كاتا divergence A0 يكسان ب لابلاسيان لاند أما هاو شوي چیه؟ اما هاو شوي Poisson equation اما لیره رولی چی بینه؟ رولی رک رولی رو ابینه رو یعنی بلین charge density لابلاسیان چی بو؟ برجی بو بلین Poisson equation یعنی Lorentz equation يعني Poisson equation يعني Laplace equation بريتيبو لشتيكي ويتا بس نرى Poisson شو كلام أمسر صفر نية أوكي هسا أقر أما وابي أو كات إما نهبو أما Poisson equation هكا لابلاسيان يبي يكسر بماينس رول سر إبسيلون زيرو أما مش بشي لابلاسيان اللاندا يكسانا بماينس أما يعني تواني مرين أما يكسان كين هاوتايا لقال رول لقال إبسيلون زيرو كيا بوشي واسابري بو أما زور باسم نكر لتشابتري سي أما بلام كاتك تو هاو كيشكد أوابي حتما في بمشي وازيك بمرجع potential و أمانة لإنفينيتيا ببن با صفر ماشي أو كاد لانداكي توش أجر هر با ها يعني بوكو شبهاندن لقل أوا لانداكا يقل سر تشوار باي إبسيلون زيرو كي ليرا لبيرشو أوكي دايفرجنسي أي زيرو لسر أما دي تاو براي باشا كاتك إبسيلون بروا برو إنفينيتي أبي من بروا برو صفر يعني عفوا أم إسا بروا برو إنفينيتي أبي أما بي بالصفر ببي أم مرجاني كلا شابتري سيابو أما با شابتري دوس سيابو أما باس كلا
چاپتر دوای باسەکەی من زۆر باسم نەکرد بەس کاتێکە ئەمە بڕوا بەرەو سفرە بێ دایڤەرجنسی ئێش بڕوا بەرەو سفر بمڕوا بەرەو ئینفینیتی لە مودەل ئینفینیتی ناوێت کاریگەریان هەبێت. ئەمە بۆ ئەم مۆزوع ئەمە لێرە ئەمە ڕاگرین کە بێ لە کاتێکە ئەمە لە دایڤەرجنسی ئێزیرۆ لە بڕوا بەرەو سفر کاتێکە بڵێن ئێس بڕوا بەرەو ئینفینیتی و کاتە لانداکرێەوە شێوازە بنووسرێ بەرحاڵ لانداکە و شێوازە نووسرا ئەم مەرجانێکە تێدا بێ ئێتر ئێمە ئەتوانین ئەو سیمیتریە بەکاربێنین. گەڕینەوە بۆ سەرەتا دایڤەرجنسی ئەیماندانا سەفر کە پیاڵەن گەیج سیمیتری یعنی ئەوە بۆ حەلی ئەو گەیج سیمیتریە بە شێوازێک ئەبەسرێتەوە بە بڵین چارج کۆنسەروێشنەوە بە شێوازێ وەسێتەوە بە چارج کۆنسەروێشنەوە و گەیجێکی زۆر زۆر بڵێن سیمترێکی زۆر زۆر گرینگە. ئێستا ئێمە بە لێرە ئەماندانا بە سفر ئۆکەی داماننا بە سفر هاوکێشەکەمان سادا بێتەوە هاوکێشەکەمان سادا بێتەوە بەمە ئۆکەی کە بوو بەمە ئەمە مانای ئێتر ئێمە توانین هەرو پۆسەن ئێکوێشنەی کە پێشتر هەمان بوو یعنی ئامی کە لێرە ئەمە بەکار بێنین بەراورد بەمە بەراورد بەمە چۆن توانین بۆ ئەمە بەکار بێنین لێرەش ئەتوانین هەمان کار بکەین بۆ ئەمە بەکاربێنین بڵێن کە گرادیەنتی A یەکسان بۆ ماینەس میو زیرو J A ئەکرێ بەم شێوازە بدەدرێتەوە باشە ماناک دووبارە هەر چۆن لێرە ئەم کارانەمان کردوێنی بڵێن ئەو ئەمانەمان لێرە باس کرد ئەمەش کاتێکە S ئەڕوا بەرەو ئینفینیتی یان C ئەڕوا بەرەو ئینفینیتی Jش ئەڕوا بەرەو سفر ئەمەش ئەبێ بڕوا بە سفر یعنی دیستریبیوشنی کارنتمانە ئینفینیتیان نییە منتەقەکە مەحدودە ئەسیومین J ڕوا بەرەو سفر ئەمە بۆ حەجمێک لە کارنت هەمان شتێکی مشابهات هەمان شتێک ئەتوانین بۆ لاین کارنت ینی وایەرێ لە کارنت یان سەرفێس کارە بێتەکە لاین کارنت بێت تەنها ئەوەیە کە تۆ لە زیاتی GR پرایم دی تاو بنووسە IDL یان DL پرایم ئایا کە دێتە دەرەوە ئەمان بە ڤیکتەر بنووسی یامان بە ئێسکالێر بنووسی ئەمان بە ڤیکتەر بنووسی هەر هەمان شتە بۆ لاین ئەکرێ ئەماشی بۆ سەرفێس بکەی A یەکسانە بە میو زیرۆ لەسەر 4 پای K لەسەر کسای DI پرایم کەمان پێڵێن سەرفێس کارنت. مەشاکان ئێمە لێرە ئیمان لە ئەلکترۆستاتیکە ئیمان بەستەوە بە هینێکەوە یعنی بڵێن بە سکالر پۆتەنشیەڵێکەوە لێرە هاتین B یا مەگنەتیک فیلدمان بەستەوە بە ڤیکتەر پۆتەنشیەڵێکەوە بەڵام ئێمە ئەتوانین بزانین ئەتوانین ناتوانین جارەشانەوە ئەکرێ مەسەن بنووسین B یەکسانە بە ماینەس گرادیەنتی U کە U لێرە سکالر پۆتەنشیەڵەکە بەڵام بۆ مەگنەتیک فیلد بەڵام ئەمە incompatible with ئەمپەر لەگەڵ ئەمپەرڵاوە ناگونجێت چونکە بۆچی کێرلی B ئەبێ بکاتە میو زیرو J وانە بەس لێرە کێرلی ئەم گرادیەنتە ئەکاتە سفر کە لەگەڵ سفرەکە ئەم دوانە لەگەڵ یەکتریا ناگونجێ ناکرێت ینی کێرلی B خۆ ناکرێت بکاتە سفر بکاتە میو زیرو J لێرە ناکە ئەمە ینی لە شوێنێکە کارنت هەیە بەکار نایە بەڵام کە لە شوێنێکە کە کارنت نییە ئەکرێ ئەمەمان هەبێ ینی مەگنەتیک فیلد ببەستینەوە بە اینێکەوە ینی بە سکالێر فیلدێک جاتی ڤیکتەر فیلدێک میساڵی هەلەکەین گۆڕە و میسالانی کە ئەکرێت بە ئاسمێنی بڵێن ئاسان ئێی لێوە بەدەست بهێنرێ ژمارەکەیان مەحدودە و بەڵام ئیتر ئێستا بەم چەندانێک کە ئەکرێ حەلیەکەی مەسەلەن بۆ نمونە ئەمە
گۆیەکمان هەیە ناو بەتاڵ گۆیەکی هەڵۆڵ ئەم گۆ هەڵۆڵە بارگەی سیکمای بەسەرەوە یعنی سرفس چارجێکی هەیە سیکما و لە دەوری تەوەرێک ئەسوورەتەوە بە خێراییی ئەخولێتەوە نین گۆکە ئەخولێتەوە بە ئۆمێگا ئەخولێتەوە کە خولایەوە مانای گۆکەیش ڕەدیوسەکەی ئاڕ کە خولایەوە مانای چییە؟ بەینی بارگەکانی تۆ ئەجوڵێن کە بارگەکە جوڵە بە خێراییە کە جوڵێکەوە بوو سرفس کارن دنسیتی تەبێ سرفس کارن دنسیتەکەی تۆ کاتە ئەمە کە یەکسانە بە سیکمابی چونکە بارگەکەی کە تۆ جوڵانی کارن دروستە بەس لێرە سرفیسە بە سرفسەکەی تۆ گۆینە یعنی بە شێوەی سرفیسی سفێرە کابوو کە یەکسانە بە سیکما وی بەڵام بیەکە خۆ یەکسانە بە چەند لە ئەنالیتیکال میکانیکە وازانین بۆ گۆیەک کە بە شێوەی ئۆمێگا بسوڕێتەوە تەنێ بە شێوەی بە ئەنگۆلار ڤێلۆسیتیەکەیەتی ئۆمێگا ئەنگۆلار ڤێلۆسیتی ئەنگۆلار ڤێلۆسیتیەکەی ئۆمێگا بێ وی یەکسانە بە ئۆمێگا کاڕەتی ئار پرایم بە شێوەی چی؟ بە شێوەی هین بە شێوەی ڤیکتەر پرۆداکت ئێمە بێ ئەنتیگراڵە حەسێ بکەین لە ئەنتیگراڵات تۆ کارن سرفس دنسیتی هەیە دی ئەی پریمت هەیە کە ئەو ئێلێمنتێکینە ئەم کسێشت هەیە باشە ببینە سەر ئەم ڕسمەی دوایی بزانێکین تۆزێنێکی طبعا لە گۆ تۆ سیمتریت هەیە ینی گۆکە لە دەورێم تەوەرە بسوورەت و گۆتورێ بسرەوە ینی تۆزێ چامان بگۆڕین بەملا هیچ فەرق ناکە ئەن لە جێتی ئەوە من بەکاربێنی هیچ فەرق ناکە چونکە تەنهامەوێ تەوەری زد و وای و ئەکسەکە مناسبتە دیاریکە ئەمە گۆکەمانە فەرزکە بە دووری ئەم تەوەرە ئاسوورەتەوە ئۆمێگاکە دەمەیە بە دووری ئەمە ئاسوورەتەوە ئۆکەی ئێستا ئەمە تەوەری زد تەوەری ئێکس تەوەری وای تەوەری ئێکس ئێلێمنتێکی سەرفێس وەرەگریم دی ئەی پریم دی ئەی پریم کاتە ئار دوو ساینی تێتا پریم تێتا پرایم دی تێتا پرایم دی فای پرایم پرایم ئەوش پرایمە هەرچێ لەسەر گۆکە و لەناو لەسەر گۆکە بێ بە پرایم پیشانەدرێ چونکە شوێنێکە چارجەکەی لەیە دەرەوەش کە ئەو شوێنش کە ئەمانەوێ بڵێن ئینەکە پێوین ئالێرای ئەمانەوێ بزانێکین ڤیکتەر پتەنسیێر ئالێرا چەنێکە لەسەر تەوەری زێت بە مەودای ئار ئەو ئیتر بە پرایم پیشان نادرێ بە ئار پیشانەدرێ ئەمە لێرەوە بۆ ئێرە ئار بەڵام شوێنی ئێلێمنتەکەی تۆ کە ئەسوورەتەوانی ئێلێمنت چارجەکەی تۆ بە ئار پرایم پیشانەدرێ ئەوەشەوە ئار پرایم لە طبعا ڤیکتەرێکی گشتیە یعنی لە ئاراستی ئیکسای نەڕاستی وانە زدایە کەەوە بۆ گەبمانەوێ بە این پیشانی بدەین ئار پرایم ئەبێ بە لە هینە پیشانی بینێنی لە بە شێوەی سێ بۆعدی باشە بە شێوەی سێ بۆعدی ئار پرایمە کاتە لە سپێریکال کۆردینەیتە لە ئێکسەکەی کاتە ئەمە ئار ساینی تێتا پرایم کوساینەتی فای پرام ئار ساینی تێتا پرایم ساینی فای پرایم تەوەری هینەی زدەکەیم لەبیر چووە کاکاتە ئار کۆساینی تێتا پرایم چونکەمانتر بە تێتا پرایم وەکات ئار کۆساین تێتا پرایم تەبا لە ئاڕاستەی زدە ئەوان لەبیر چوو مەودای دی ئای پرایمەکەمانی و ئێلێمنتەی لە سەرفەیسی چارج کە وەرم گرتووە بۆ سەر تەوەری زێت ئەکاتە چیەکاتە ئەمە کاکاتە ئار ماینس ئار پرایم وانە بڕەکەیش یەکاتە چەند ئەکاتە ئەمە لەرەوە تا ئێرە بڵین ئار پرایم ئەمە ئار دووجایتر ئار پرایمەکەتەر ئارە کاتە ئار دووجا وایە کاتە ئار دووجا پلاس ئەم ئار دووجایترە ینی ئەمە ئاری هین چونکە ئار پرایمەکەترەکە ئارە بە کوبەر ناوەکەی هۆڵۆڵە بەتاڵە مشت لێرەوە تا ئێرە ئارە ئەمە نامە لە گۆکە دێتە دەرەوە ئەمە دەرەوەیە تۆگرێن ناوە بێکرێ لە دەرەوە بێ جیاکاریەکە نەبینیوانە هەم لە ناو حەسێب لە دەرەوە حەسێبیەکەین ئەکرێ ئار بچووکتر لەم ئارە بێ ینی ئاری ڕەدیوسی گۆکە واکرێ گەورەتری جوجارە فعلا نێما بە حاڵی گشتی باسیەکەی بەرحاڵ درێژی ئەمە لەم سێ گۆشە ئەکاتە ئەمەیان بەتوانی دوو پلاس ئەمە بەتوانی دوو ماینس دوو بەرامبەری ئەمە کەڕەتی ئەمە کۆسایانی گۆشەی نێوانیان
مش من بيرنا تجيبوا الأخبار والوسيم بس أما لا زدا كي من بيتشو لا راسي زدا يستا من أما فيديوز موا شو كت فيديوز موا كي حسيب كم كي حسيب كرد أمجار أي حسيب كم ولام يكم بكسر بشي بأوميجا كاراتي آر برايم أوميجا كيمن اگر سيدي لبكن من توركم توزي جور وهلام بملا شوكا جو لبو روتيشن بالتواوتي سيمتري تيايا هنا ما عملا اوكي گۆشەی پسای دروستەکە لەگەڵ تەوەریزدا گۆشەی پسای دروستەکە لەگەڵ تەوەریزدا کەوا بۆ ئۆمێگاکەی من دوو دانە کۆمپۆنەنتیەیە یەکێکیان ناها بەم هینەکە دامناوە سیمترەکەم وەندەناوە لەو ڕووبەرا بێت کە ئێکس و زدیتیایە باشە کەوا بوو کاتە ئۆمێگا ساینی فای لە ساینی پسای لە ئاڕاستەی ئێکسە ئۆمێگا کۆساینی پسای لە ئاڕاستەی زد تەبیعیە زۆر ئاسانەی تولکتەرەکە لەسەرم دوو تەوەرە اما اوميجا كما اي ار برايم كيشم كوتمان او تبع حالتي قشتي ماكا اوكي جايستا كاني ورن بدايبنين لانه اما اكس واي زد ترك كروس برودكت دو دار فيكتور شوازا راسي واي هيتشينيا ام فيكتور داينين اسما كاينه وهي كاتا اميكا دايبين فكرت دي اي برايم مش كامبو وانيا مش كاتا ار برايم كات تو هر ار دو جايه ليرا ار هر كيا هر اري كابيتال كريديوسي هناك اي ار كاتشي كات ميوزي ريتوار باي سيجما في لدابشي سي دي اي برايم بلام في كي تو تشنا اوي سراويه كابيليرا دايني كات ام كومالا انتجرال بلام كومالا انتجرال يما دي اي برايم كمان مشاكل تشيتيايا ساين تتا برايم تيايا ودي فاي برايم تيايا لناو اما انتجرالات مشاكل لهر شوي كفاي برايم هبو جدز نشاني كده اما سايني فاي برايم اما كو سايني فاي برايم واما سايني فاي برايمك كاتك تو انتجرالك لست تتا برايم كان حسابك جمالي كده سكبي ام زربي انتجرال سايني فاي برايم حسابك فاي برايم فاي كان شو بو شو غوران لصفر بو دو باي بالنسبة فايوه همويان كونستانت جيجر للساين لرا سايني فاي برايم لرا كوسايني فاي برايم لرا هيجويت يعني لرا إيشا سايني فاي برايم هما أنا كونستانت نتوانى تلاقي بين درو تنها أوان كلا كاتك أنتجرال لسر فايا كحسيابك كدولة بيني أنتجرال لسر فايا كيتو أبي أقدر بي أنتجرالي كوسايني فاي برايم دي فاي برايم لصفر ودو باي كاتا صفر أم كابو ترمان كاتا صفر ترما كاتا صفر ترما كاتا صفر چونك حرب همان شوا أنتجرالي صفر دو باي سايني فاي برايم دي فاي برايم أو شركاتا صفر كابو ترماش كردي صفر تجيشتن شتكبو سادة يبو چونك أمانة تو وضع تتا برايم كان بينا بس كوسايني كان بينا كوسايني فاي برايم كان بينا بس سربا خون ليك كاتك بشيوه لسر دي فاي لسر فاي برايم انتجرال ورقري بم شيوازه دي فاي برايم كا او كات همو او كانيتر بن بكونستانت هرشي بن بس انتجرال دي كوسايني دي فاي برايم لسر بو دو باي كات صفر انتجرالي اما سايني فاي برايم لسر دو كات صفر كابو ام ترمو نامين انتنا ام ترمو مينتو بس ليرا هادي تليرا دي اي برايم شي مينتو ام ترمي هي اردو ساين تتا برايم دي تتا برايم دي فاي برايم ليرا انتجرال دي فاي برايم كا زاني نكات دو باي چونكه هيچ هني تياني لم ترما كوساين فاي برايم يا ساين فاي برايم تيا نيا و تو صفر بو دو باي دي فاي كاتا دو باي او دو باي هي ندروا هذا قالوا 4 بايا بكوارون دو مينتو اما انتجرال مينتو صفر بو باي كوساين تيتا برايم ساين تيتا برايم انتجرالي r2 بلس r2 ماينس دو r كوساين تيتا برايم دي تيتا برايم انت على اسانه حل كردني توزي هنا بس اسانه تنها داينه لجاتي كوساين تيتا برايم هم لرشايه بقرا يو او كات دي او كات ماينس ساين تيتا برايم دي تيتا برايم باشا تتاكش لو شو بو شور ولا صفر بو باي كاتك السيتا كول السفلو بو باير واحد من يوكل شو بو شوروا كوسايني صفر كاتيتان كاتيا كوسايني باي كاتيتان ماينز كو يو كل ماينز كو بو يكروا
لێرە ماینەسێکە هەیە اینەمەیە لێرەشە ماینەسێکی تر دێتە ئاراوە وایە ئەو ماینەسە لەگەڵ ماینەسەوێتەوە بەزایید بەڵام لێرە دوبارەی کاتەوە بە ماینێس چونکە تۆ ئەنتیگرالەکە لە سفرەوە بۆ پای بەڵام کۆساینی سفرە کاتە یەک کۆساینی سفرە کاتە ماینەس یەک ئەمدا کە بەپێ یوبیکەیە کاتێ لە یەکەوە بۆ ماینەس یەک بەڵام ئێمە ئەیکەین بە ماینەس یەک بۆ یەک کەوا بۆ جارێکیکە ناقسەکەیەتەوە ئەوەت ماینەس یەک بۆ یەک بەڵام بە ناقسێکەوە بەڵام ئەمە چۆن حەسێ بکەین ئێستا ئەمە ئینتیگرالی تر چۆن حەسێ بکەین بوو بە یو دی یو ئار دووجار کۆنستەوانی لە پشتەوە ئەهێڵینەوە ئامانی کە لێرە هەیە هەمویان ماینەس میزرۆ سیکما ئار سێ ئۆمەگا ساینی سووا ئەمانە کۆنستان دەرەمەیان دێنە دەرەوەی تر بە لەم پشتە با بمێنێتەوە بەڵام ئەمە ئینتیگرالەکە بەجیا حەسێ بکەیت ئینتیگرالەکە بەجیا حەسێ بکەیت ئینتیگرالەکە تۆ کاتە ئەمە ئەمجا لە خۆتان حەسێ بکەم منەوەتە سادەیە ئەمە بگرێ ئس ئەمە هەمووی لەژێر ڕگەکە بگرێ ئس ئەمە ناو بنێ ئەلفا ئەوەیە ناو بنێ بێتا ئەمە ناو بنێ ئس ئەو دە یو بدۆزەوە یومان کە دۆزیەوە ئەنسەوان وایدا بنێ ئەمجار بشێ بە پێدیس حەسێ بکەیت ماینەس یەک بۆ یەک و ئەمە ئینتیگراڵە بە ئاسانی حەسێ ببێ بەڵامی تر ئەبێ ئاگداربی ئەمە ئالێرا کاتە ئار ماینەس ئاما کاتە چەند لە ماینەس یەکەوە بۆ یەک ئەما کاتە ئەبسۆلوت والیوی ئار ماینەس ئار ئەمەیان لێرە ئەمەش ئار ماینەس ئار ئەمە ئەبسۆلوت والیو بەڵام ئەبسۆلوت والیو ئار ماینەس ئار کاتێککە ماینەس یەک بۆ یەک داهێنێ کاتە ئەمەێرە ئار ماینەس ئار ئەمە کاتێککە ئار گەورەتر بێ لە ئارە کاتە ئاری ماینەس ئار ئەنی لە تۆ کاتێکە لە دەرە و لەنی لە ناوەوەی لە ناو گۆکەی کاتە ئەمە کاتە ئار ماینەس ئار بەڵام کاتێکە لە دەرەوەی گۆکەی ئەو کاتە ئەمە کاتە هین دەربامان حەسێ بکەین کاتێکە ئار گەورەتر بێ لە ئارم کاتە ئار ماینەس ئار و ئەمە گەر ئەمە کەڕەتیان کە بێ کەڕەتیان کەین بۆ تێرمانی کە هاوبەشە نەسرەتەوە نەتیجەکەی تۆ کاتە دوو ئار لەسەر سێ ئاری کاپیتاڵ تووشە چکە تۆ کاتەوە بەڵام کاتێکە ئار بچووکتر بێ لە ئار یعنی لە دەرەوە بی بەم شێوازە ئەگەر ئار بچووکتر بێت لە ئاری کاپیتاڵ بچووکتر بێت لە ئاری سماڵ ئاری ماینەس ئارە کاتە ئاری ماینەس ئار ڕەنی ئەکسە بێتەوە ئەو کات ئەمەش لەرە دانین ئێستاکانی وەرە حەسێبی کەیتر چارە نییە ئەمانە کەڕەتیانکەی وەلەیەکیان دەرکردو سێ دەگەی کاتە دوو ئار لەسەر سێ ئار دووچە کەوا بوو بڕی ئەنتیگرالەکەمان دۆزیەوە سێ بێ کۆنستانتەکانی بێنینەوە کۆنستانتەکانیمان هێنایەوە ئەوەت ئەنی کە ئەی ئارە کاتە ئەمە کاتێکە ئار گەورەتر بێت لە ئار ئەی ئارە کاتە ئەمە کاتێکە ئار بچووکتر بێت لە ئار بەڵام کرد تۆزە سادەی بکەینەوە وەکو هینەکەیەتی بڕەکەیەتی بەڵام وەکو وێکتەر چۆری بنووسین ئەمە ئۆمەگا ئەمە ئۆمەگاکەیە ئەمە ساینیفاایە ئەمە ساینی گۆشەی ئۆمەگاکە و ئاڕەکەی لە ئاخاتەکە تەوەریزی دەکا بانەکات ڕێگە کاتە ئاڕەکە ئاڕەکە ڕێک لە ئاڕاتی تەوەریزی دەکا بوو دابەشی دوو ئەمە کاتە ئۆمەگا کەڕەتی ئار ئەوەت بەڵام لێرەشە ئۆمەگاکە هەیە ساینیفاایەکە هەیە بە ئاڕەکە بێنین کە ئاڕی لە کەرا لەسەرەوە کەڕەتەکەین ئارێکی لە خوارەوە ئەمە کاتە ئاردووجا کۆبوو ئەمە ئاوایلێت ئەوە بۆ دیاتمان نایەوە ئێستا کرێت تۆزێ کەوا بوو بەمانی ئەی ئاڕەکەی تۆ بوو بەمان ئەمە کرێت تۆزێ جوانتری بکەین بۆ تۆزێ مەحسوو ئەمە لە ناوەوە ئینساید ئەمەیە لە دەرەوە کاتە ئەمەی لێرە تماشاکەن ئەمە کاتە باقەتە ئۆمێگا کەڕەتی ئار کاتە بۆکو بڕ کاتە ئۆمێگا کەڕەتی ئار ساینی گۆشەی نێوانیان لە ئاڕاستەی فایەیە ئەنی پەنجە بەکاربێنین یاساکانی دەست بەکاربێنی کاتە ئاڕاستەی فای کەوا بۆ ئەی ئار ئەگەرمانەوێ بهێنرا ئەو پسایش ناو بنێت تێتا بۆ ئەوە لەگەڵ لۆ تێشێنە کاتمانە جوان دەربێت چونکە ئەو گۆشەی نێوانی ئۆمێگا و ئار و هەرڕێک ئەو گۆشەیەکە کە وەکتەرەکانی نەمە لەگەڵ تەوەریزەدا دروستیەکان ینی هەر تعریفی تێتایە کەوە کاتە ئەمەی کە لێرە بینن بەڵام لە ئاڕاستەی فایە لە سەرەنجی کار کۆردینێت ئەگە بمانەوێ بزانێکین مەگنەتیک فیلدەکەیە کاتە چەند ئەمە بەبێ شێخ بە مەسە مەگنەتیک فیلدەوە بێ
ويكتر بوتنشال ماندوزيا ويكتر بوتنشال ماغنتيك فيلد ماندوزيا كان ماني بيكتشنا بك طبعا ويكشر لك حسيبين شرلي حسيبكين كات كاويش وكاتا أما يكلي راي بينن مش كمان كاتا زد مزدا أوميجا إشكالات الزد أكري أربع فيكتوري أوميجا بشان بتري أما مثالكي سادترين يكلا سادترين مثال كان بوك أكريبا وشوزة شوزي راسته وحال كلي أما مثالكي زور جرين يشة چونك أقل تو هذا سكانه ورا أما با أقر أما هيني كتابة يعني برين مرة ديشينكا يعني أقر أو تشارجيتو فانكشن بلا تايم راديشنكا و راديشن يتراوا بنشيني هم تكنولوجيا امرويه يعني امام اكزامبل كي زور جرينجا هي ودارم جوان هم قصاني كلمه تنجا جوليا بقرنا وجوان بدقته وسيري كتابك وكانوا سيري وش نسينيش مش ممكن بوتي يبقى كتون اي ادوزيته وجوام اي كلا ادوز راوته لا فيزياء زور جرينجا مثال كتير سولونيدك infinite solenoid في ك n بريتيلا turns per unit length يعني ان أمني انتيايا إما زانين لا محاضرة بيشوا بيا كاتب ميو 0 ان اي مانيا أقدر زود دريج بيل لأنه هو magnetic field ويرى درو magnetic field صفر بلام ليرا اشتيك ما ناتوانين أوي بيشوا بكاربيني شنك بوتش شو قامت لإنفينيتيا اشتغل صفر نيها بلين انفينيتيات جاي صفر به مروتا انفينيتي خوي كونا كري أبا بكاربيني ناكري أبا بكاربيني ها أم فورمولا بكاربيني ناكري فورمولا بكاربيني أبي تشيب كين أبي رجيج كبرين اوكي اما زانين اي دوت دي ال يعني اكاتا اما هر فيكتور بيت لا طبعا لا فيكتور بوتنشال كيما اكاتا تشارلي اي دوت دي اي يعني ام تشارلي اي نوما ناو بي يعني بي دوت دي اي اكاتا تشي وقت فلوكس magnetic flux بي دوت دي اي الكتريك فلوكس اي دوت دي اي بس بي دوت دي اي اكاتا magnetic flux في اسا با بين بو ايرا بزاني كي نتواني تشيبكين اوكي بي دو دي شلون حسيبكين بي كمان كازاني شنو كميو 0 ان اي يعني اوكي اي دي اي كمان شنو دي اي كمان اقد جرب بوناو بودرو با حسيبك وداني مثلا ها ردسيتي اس ورغرينا وتا اس كمان ورغرتو ولا وتايرا ردسيتي اس ار غورتر لا اس يا تكريب شوكتي جي بس فرس كي جاري ار غورتر لا اس او كاد بي دو دي اي كات ميو 0 ان اي روبري ام اس تشنك اس كان ناو او روبر بشكل ناو سلوني دقايق كاتا باي اس دوجا وقلت مان لنا سلوني دقا مغناطيسي فيلد اكسانا واميش بيدو دي اكسانا اما مانيا كاتا اي دوت دي اي دوت دي اي دوت دي ال كدي قال كش ما شنك دو باي اس ايتر كاتا اي دو باي اس ميو 0 ان اي باي اس دوجا اي كاتا سي ميو 0 ان اي لسر 2 اس 5 بوشي بو اسي بشوكتر لا بو اوتسايد يعني بو دروا تاني باشي تجيجن اما فيكتوريكش طبعا اراسي فيها اي لارستي فايا اسا بو دروا سلوني دكا بي دو دي اي يكسانا بميو 0 ان اي باي ار دوجا شو قال للدروا يعني تو دي هنا حسيبه كاين بلين عليها امبريان لوبك اكيشي امبريان لوبك تو كاتا عميتن يعني كانت تزويتيا بتيا برابي اي همو اي كتيا برابي تهمش انه شو تيا برابي لم روبروت يا برابي لم روبري اعمو هم روبرك يعني اعم روبر للدروي او روبره اشتكنيها شكون ما قد فيت لدري روبره السفلة كوابو كاتا ميو 0 ان اي
پای آر دوجا هەردووبارە بگەڕینەوە بۆ ئەم فۆرمولا ئاشگاتە 2 پای ئاڕتر 2 پای ئس 2 پای ئس 2 پای ئس ئەو کاتەیتر 2 پای ئس ئەمە یەکسانەکەین وسمانەوەی ئەمجار ئەمە یەکسانەکەین بە 2 پای ئس و شتەکە دۆزێتەوە کاتە ئەمەی کە لێرە هەیە بۆ ئس گەورەتر لە